نوێشخوێنانی مزگەوت کە بە دڵ و بە چاو سەیری مامۆستای وتار خوێن دەکەن. ئێمە من 30 ساڵ و 3 مانگە لەسەر مینبەری پێغەمبەرم صلی الله علیه وسلم خوای گەورە بەشایانی ئەومان بزان و لێمان قبول فەرمێ. هەموو جار کە سەیری لە ماڵە وتارم ئامادە کردووە کە هاتوومەوە نیوەی وتارەکەم نەخوێندوتەوە، نیوەیم لەوێ بە سیرکردنی بەرەکەتی ئەو خەڵکە بۆ هاتووە. کاتێک کە خەڵکەکە ئاوا دانیشێ و بە چاوی دڵ دەڕوانێتە دەمی مامۆستای وتاربێژ و ئەویش بە چاو یەک دەیان ڕوانێتێ، بڕواتان هەبێ کاتێک کە بە چاوی خۆشەویستیەوە سەیری مامۆستای وتار خوێن دەکەن کە چاوەڕێن وشەی جوانی لێ بیستن، کە چاوەڕێن ڕێنمایی جوانی دین و ژینیانی لێ بیستن. ئەم مامۆستایە کە خەڵکەکە ئاوا جوان سەیری هیچ شتێ ناکە، هەمووی ڕێک چای بڕیوەتە مامۆستا، یەکسەر ئەم مامۆستایە دڵی دەکرێتەوە، عەقڵی دەکرێتەوە، کلیل لە زمانی دەدرێ و دەکرێتەوە، ئەم هەموو شە جوانە بەسەریەکا دێ. ئەی باشە هەر خەڵکی ئەو مزگەوتە، هەر ئەو دانیشتوانە ئەگە بەرامبەرت دانیشتون هەر یەکە یەکێ سەری داخە، یەکێ سەری سعاتکە، یەکێ مۆبایلەکەی دەرێنێ، یەکێ بەلادا هاتووە، یەکێ باوێشک دەدا، یەکێ خەوی دێ، ڕواتان هەبێت کلیلێک لە زمانت دەدرێ ئەو خەتیبە ئەو وتار خوێنە یەک قسەی بۆ ناکرێت، هەر زمانی لاڵ دەبێ. بۆیە زۆر جار لە گەرمەی وتارەکە یەکێ باوێشکی داوای مە قسەکانمان خەریکە خەتع دەبێ، ئەوها لە شوێنی خۆیەوە باوێشک دەدا، دەمی کردوێتەوە خێرا دەست بە دەمیەوە نەنێ فکری تۆ دەپچڕێ، بڕواتان نەوێت کلیلەکە لە زمانت دەدرێ ئەو قسە جوانانت بۆ نایە. بۆیە ئەو نوێش خوێنانەش کە ئاوا بە دڵ و بە گیان سەیری وتار خوێن دەکەن، ئەم وتار خوێنە چەند وشەی جوان و کاریگەر و بەجێ و پوخت و ڕەوان شەرعیانە لە دەمی بێتە دەرە، ئەو نوێش خوێنە لەگەڵ یا بەشدارە، چونکە ڕوانینی جوانی تۆ بوو بە وتار خوێنەکە کە وتار خوێن ئەم قسە جوانانە لە دەمی هاتە دەرەوە. زۆر جار ژن بە یەک نیگای خۆشەویستی سەیری پیاوەکەی کە بڕواتان هەبێ ئەم پیاوە بە هەموو سەرەت و سامانی دنیای ناگۆڕێتەوە. و بۆ ژنی ژوایە وەڵڵاهی پیاوەکەی بە یەک چاوی خۆشەویستی بە نیگایەکی خۆشەویستیەوە سەیریکە ئەم ژنە بە هەموو زێڕی دنیای ناگۆڕێتەوە، دڵی دەکاتەوە، جاری وا بە قسە ناکرێتەوە، بە یەک نیگای چاوەکان دەکرێتەوە. بۆیە ڕوانینی کچ و کوڕی نامەحرەمیش بەڕێزان لە ئیسلامدا بۆ یەکتر حرامە.